هاوڕیان ڕۆژتان باش دۆزەخی ئاژەڵان بۆ دیارە لە ڕابردووە مرۆڤ هەتا توانیوێتی کەڵکی لە ئاژەڵەکانی وەکو سەگ و گوێدرێژ وەرگرتووە بۆ گواستنەوەی پێداویستیەکانی و بۆ پاسەوانیکردن بەڵام لە ئەمڕۆ کە مرۆڤ پێویستی بەو ئاژەڵانە نەماوە دەستی لێ بەرداون ئەم ئاژەڵانە گیریان خواردووە لە بینی شارستانێتی ئینسان مرۆڤ و لە بینی سروشتا ناوێ بتوانن جارێکی تر لەگەڵ سروشتا خۆیان بگونجێنەوە ناوەشە کە مرۆڤ دەستی پێیانەوە بێت بۆیە ئەم ئاژەڵانە هەمویان سەرگەردانی سەر کوچە و شەقامەکانی شار بوون هەر ڕۆژە و بە دەردێک ئەبرێن ئەرکی پزیشکەکانی ڤێتەنەری چارەسەرکردنی دۆخی ئەو ئاژەڵانەیە کە بریندارن نەک ئەوەی کە ئەرکی پزیشکەکانی ڤێتەنەری کوشتن بێت وەک چۆن ئەرکی پزیشکی مرۆڤ چارەسەرکردنە بە هەمان شێوە ئەرکی پزیشکەکانی ڤێتەنەریش لە هۆبەکانی ڤێتەنەریە لەسەر جەمشار و شارۆچکەکان ئەرکی چارەسەرکردنە بۆیە هیچ پزیشکێکی ڤێتەنەری هیچ هۆبەیەکی ڤێتەنەری حکوومەتی کوردستان نابێ خۆی لەمە بزێتەوە وەکو چۆن حکوومەت و پەرلەمان تەنها بەرپرس نییە لە مافی مرۆڤ بە هەمان بەرپرسە لە مرۆڤ بە هەمان شێوە بەرپرسە لە ئاژەڵەکانیش حکوومەت تەنها باوکی مرۆڤ نییە بەڵکو باوکی ئاژەڵەکانیشە وابێ بەرپرسیارەتی هەردووکیان بگرێتە ئەستۆ وەک چۆن مرۆڤ مافی ژیانی هەیە بە هەمان شێوە ئەبێ ئەو مافەش بۆ ئاژەڵەکان دەستەبەر بکرێت و ئەبێ مافیان پارێزراو بێ و من باوەڕم وایە و ئێمە باوەڕمان وایە هەتا وەکو ژیانی ئاژەڵەکان پارێزراو نەبێ بە هیچ جۆرێک ژیانی مرۆڤیش پارێزراو نابێت ئەگەر مرۆڤ عاقڵەکەوایە بەرپرسیارە بەرامبەر بە ژیانی ئاژەڵ بەڵام ئاژەڵ بەرپرسیار نییە بەرامبەر بە ژیانی مرۆڤ هەر بۆیە دەبێ مرۆڤ بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ ئاژەڵەکان بکات و حکوومەت و پەرلەمان کار بکەن بۆ دەرکردنی یاسا و ڕێنمایی تون و سزای سەرجەم ئەو کەسانە بدرێت کە بە هەر جۆرێک دەستدرێژیەکەنە سەر ئاژەڵەکان بە ژارد خواردنیان بە کوشتنیان بەوەی کە بە ئۆتۆمبیلیان نەدەن بە هەر جۆرێک بە هەر دەردێکیانە بن تەنها چارەسەری بۆ ئەم کێشەیە بە پێی و ئەزمونیت لە چەندی ساڵی ڕابردووە هەیە ئەوە تەجروبەمان کردووە دروستکردنی پەناگەیە لە سەرجە پارێزگاکانی باشووری کوردستان و دەرکردنی یاسا یان ڕێنماییە لەلایەن وەزارەتی پەیوەندیدارەوە کەویش بە دەرکردنی یاسا و ڕێنمایی تون بۆ ئەو کەسانی کە سەرپێچی ئەو دەقانەکەن کەویش دەستدرێژی و کوشتنی و ئاژەڵانەیە دووبارە سوپاس